منوەکو گەنجێک لە شاری دەربەنی خانەوە هاتووم ئامانجی من بەشداریکردنە لەم ئامانجی من لە بەشداریکردنی ئەم قەڵغانی زیندووە بەگشتداچوونەوە و بەگشتداچوونەوەی داگیرکاریەکانی دەوڵەتی فاشیزمی تورکیا و دەوڵەتی وەحشیگەری تورکیا دژ بە ئەو داگیرکاریانەی کە کردوێتە سەر کەرکووک و ناوچە کوردستانیەکان و داوا لێرەوە داوا لە هەموو تاکەکانی کۆمەلگا ئەەکەم بۆ بەگشتداچوونەوەی دەوڵەتی تورکیا بێنە سەر خەت و بەشداری بکەن لەم جۆرە قەڵغانانەیە چونکە زۆر پێویستە وەڵامێکی زۆر گرنگ و زۆر پێویستە بۆ دەوڵەتی فاشیزمی تورکیا داوای من لێرەوە لە هەموو تاکەکانی کۆمەلگا و گەنجان بە تایبەتی ئەوەیە لە ئاست ئەو خیانەتانی کە لەلایەن حیزبێکی دیاریکراوی ئەم کوردستانەوە ئەنجام ئەدرێت بێدەنگ نەبن بەڕاستی ئەو خیانەتانی کە لەلایەن ئەو چەند کەسە ئەو چەند بنەماڵە ئەو چەند حیزبە دیاریکراوە ئەکرێ ئەو کارێکی زۆر ڕئیسی و پشتیوانێکی زۆر ڕئیسیە بۆ داگیرکەرانی کورد بە تایبەتی دەوڵەتی تورکیا لێرەوە داوا لە هەموو گەنجانی کوردستان بە تایبەتی و هەموو کۆمەلگەی کوردستان بەگشتی ئەەکەم بێنە سەر خەت و بەشداری لەم جۆرە کۆبوونەوەوان و گربوونەوە بکەن بۆ بەگشتداچوونەی دەوڵەتی فاشیزمی تورکیا هەڵوێز وەرگرتنێکە بەرامبەر و هێرشانەی کە تورکیای کاتە سەر باشووری کوردستان وەکە زانین لە ئێستادا تورکیا بە هێرشێکی ڕاستەوخۆ یعنی کە لایەنەکانی باشووری کوردستان ئاگادارن کە بەو شێوازە تورکیا هەرشی کردوتە سەر باشووری کوردستان و هەوڵەدات کە لە ناوچە سنووریەکانی باشووری کوردستاندا بنەی خۆی دابنێت لەوێدا بۆ ئەوەی کە بەگشتی باشووری کوردستان داگیر بکاتەوە ئێمە وەکو گەنجان هاتوین لێرەدا دژی ئەو هەر جۆرە داگیرکاریە کە بکرێتە سەر خاکی ئێمە وەڵامی خۆمان نەبێت و ئێمە ئەم قەڵغانەمان دانا بۆ پاراستن و ئێمە حتاکو دوادڵۆپی خوێنمان ئامادەین کە پارێزگاری لە باشووری کوردستان بکەین و داواکاریمان لەوەیە کە خەڵکی باشووری کوردستان بێت چیتر بەشداری چالاکیەکان بێت هەروە بەشداری قەڵغانی زیندوو بێت لەبەرەوەی وەکە زاین گشتی لە ئێستا داڕۆ ڕۆژەی خراپەی کە لەسەر باشووری کوردستانە تەنها بۆ قەندیل و ناوچە سنووریەکان نیە دڵنیابن بۆ هەموو باشووری کوردستانە بۆیە باگوازی لە خەڵکی باشوورەکەین کە بێن بۆ ئەوەی هاوکاری گشتی بە گشتی هەمومان نێڵین ئەو داگیرکاریانە سەر باشووری کوردستان بەڕێوە بچێت.